هاوڕێیانە و کاتتان باش وەرن برادران وەرن هەواڵی خۆشم پێیە هەواڵی خۆشم پێیە لە سەر عەبدولەتیف وەرن هەواڵی خۆشم پێیە بەڕێزان وەرن عەبدولەتیف گەیچ وتم خەبەری باش دەبیت پێم وتن ڕەوشەکە باش دەبیت سەرچاوی ماوڕیان وەرن ئەوە لە کوردستان ئەوجە لە کوردی ئەملۆهاتیا سوپاسیان دەکەم هاوکات سوپاسی ئەو بەرگ دووروەش لێرە ڕادەکەم کە جوانی دووریە دەستی خۆشبی بە جلی کوردیەوە وەرن هەواڵەکی خۆشتان پێ ڕادەگەێنی لەسەر عەبدولەتیف بەڕێزان وەرن خەبەری باشەیە کە ژیانە هەموو ڕۆژێک خەبەری ناخۆش نییە هەندە جار خۆشیشە هەندێک جار خۆشیشە وەڵا برادران بەزێک دەقەتە لە پڕێک با هەندێک لەو پێیجومەی جانم یەک پارتی خوا پارتی بگیری 8 پێیجۆ کاونتی توش کردیمە بەس بە ناوی خۆم جگە لە تەزویش جار بەجار دەبێ ئەکتیڤیان بکەین بەڕێزان هەر لەبەر هەندەیە وەرن خەبەری باشێ هاوڕێیان دڵخۆشکەر خەبەری دڵخۆشکەر وەڵاو لێرە هەیە بەخۆی هەیە ئۆتۆماتە سەرچاوی ئەمە هاوڕێیان وەرن نێترین هەواڵ لەسەر عەبدولەتیف سەلەفی و هەموو ئەوانەی بازرگانیان بە ناوی ئاین دەکرد کچیان قۆڵ دەبڕیەوە هەتا ئەوە دەبتە هەنگاوەکی گرنگ دەبتە هەواڵێکی گرنگ لە بۆ فکرەکانی تریشکە جێچەڵی سکسی زۆر بە ئافرەتی نگبەت لە کوردستان کرایە چ بەرپرسە ئەوە هیوادارم تا ئەوە خاڵک بی لە عەبدولەتیف ڕانەوەستیتن هەر لە عەبدولەتیف ڕانەوەستیتن سەرچاوی ئەم هاوڕێیان وەرن ئێستاکات دەست پێ دەکەین ئاخر ئەکاون دایدەنێم و دەست پێ دەکەین دەزانم مانگۆ پەلەتانە بە ساوڕێیان ئەتا هەندە برادەریش دێتن هەدمە برادەریش دێتن بە قسە و باس ئەوە بکەین وەرن ڕەنج و شانی خەباتی ئەو چەند ڕۆژەوە بوێری ئەو ژنانەی کە بە جورئەتەوە هاوڕێیان ئەوە تحەولە ژن لە کوردستان بچی بڵێ تەشقەڵەی سکسین پێکرا لە بەردەم دادگا و لیژنەیەکی لێکۆڵینەوە بەس خۆشیان لێ دەکەم بەڕاستی لەگەر ئەوەی زۆربەیان ئافرەتی باوەڕی ئیسلامی سیاسیان هەیە بەڵام جێگای ئەو پەڕێزن جورئەتێکی گەورە بوو و ئەو هەڵمەتەش بەخۆی بێری هەمووتان بوو دۆسیەکە پێڕاگەیە دەمەکە هەمومان ئەوە چەندەمین دۆسیە ئەوە دەبی هاوڕێیان سەرەتا با بچمە سەر هەندێک خاڵ یەک ئیسلامی سیاسی زۆر شەرمە لە بۆیان بەشەچیان دەڵێن بەشەچیان وەکو ئێمە ڕسوایان کرد مووقفیان باش و بەس ئەکسەرێتی لۆگۆکانیان لەبەرەوەی بە خۆیان هەم باگراوندیان خراببوو هەموو یعنی حاڵەتێکی زۆر سیر هەیە کاکە ڕووداوەکە زەقا و زەقا بەڵگەکە یەک لاکەرەوە مێژوەکی خراپ و قێزەوە هەیە عەبدولەتیف کەچی چەندین کەسایەتی لەوانە ئەحمەد کەرکوچی کە ئەندامی ئەنجومەنی پارێزگایە ئەو ڕۆمەلا جیهادی پارتی یەکەش تریش بوو هەڵکە زایق لە دەرەوەی باس نییە مشکلەک نییە ئەو هەر لە ئەوەیە یعنی کۆمەڵێک مەلام دیت هەتا مەلام دیتە لە هەولێرە هجومی سەمن دەکە ملحید لە پشکەکە ملحیدی چەمکە جە ملحیدم یعنی لۆ تۆمەتانە ئێمە دژی فەسادتانین دژی بێڕەوشتیتانین دژی زستەمتانین دژی نیشتە و جادوین سەگ کوشتنی ئەو لۆ کافریە ئیفلاستان پێ هیچتان پێ نییە وەڵا کافرە بۆ کافرین کاکە کەنجی ئەمە قسەم کردێ لەسەر ئاینی ئیسلام لەسەر پەیامبەر لەسەر خودا کەنجی قسەم کردیە من عادیمە دژی و کارە قێزان بەس ئەنگۆ لەبەرەوەی مفلیسن دێن دەڵێن کافرە تا خەڵکی پێ ئیقنا بکەن حاشا بیللا بە دەردی کوردستان ئەمە ڕۆژێک لە ڕۆژان نەمانگۆتی ئاتیستی بە هەر حاڵ بەڵام لەبەر ئەوەی ئەو کەتان لە بن پێی دەردەینن هیچتان پێ نییە هەر ئەوە دەڵێن دیتان چەندینیان هات
مازهرە قەشمەر و کوڕی بەناو پاک و هەر هەموو دایانگو دەبی ستر بکرێ بابا کو دەکرێت ستر بکرێ کاکەم 15 ژن تەشقەڵەی سکسی پێکردە بەس ئەوانەی ناویاندایە دەرێ دەبی ستر بکرێت تخوا چ بیر و باوەڕەکە چ عەقیدەکە ئەو ئیفلاسی ئەخلاقیانە ئەوانە یعنی تۆ بڕۆ چ دەکەی مادام موسڵمانی بڕۆ ئەو سەردەمتان بەسەر چوو بە دوو ئایەت و بە تەکفیر و بە ئەوانە من دەڕۆژەوە بەروتم ئەو سەردەمیان بەسەر چوو لیان بگەڕێن بە دوو ئایەت و بە ترس و ئەها ئەوە کافرە و ملحیدە و ئەو ئایەتەوە دەرێ و لە حەدیث وا دەرێ قۆناغی مەلایکەتێ بەسەر چوو فتوا دەربکرێ و خەڵک بەرێ قسە ناکەم نەخێر شتێک غەڵەت بوو هەر باوەڕێک بوو قسەی خۆمان دەکەین لەمەودا قسەی خۆمان دەکەین هاوڕێیان ئەوە یەک هیچ نازان بەس جوێنیش دەزان ئێوە هەر جوێن بدەن ئەمەش ئاوانیە ڕسواتان دەکەین ڕسواتان دەکەن و خۆشتان سوک کردیە بڕوا بکە لەسەر مەسەلەی نیشتیمانی لەسەر داماڵینی ئاداب و ئەوەی کەلتوری کوردەواری لەسەر شەهوەت بازی ئیسلامی سیاسی هەم لەسەر ئەو هەڵوێستانیان لەسەر ڕۆژئاوا و باکوور و خەزەی ڕۆژهەڵات هەم لەسەر ئەو بێڕەوشتیانیان هەم لەسەر ئەو زمان پیسیان ڕەوشیان گەلە خراپە لە ناو کۆمەلگا چێ دەوێرە وەختی خۆی ڕەخنەیان لێ بگری وەرە ئێستا کە خەڵک لە پارتی یەکێتی قێزەوەتر بوونە بەرحاڵ ئەو خاڵک بۆیە ئەو قسانەی کە کردیان ئەمە ئەو پەڕی ڕێز دەگرین بەشەکن و ئیسلامی سیاسی بەشەک وەختی خۆی لە 23کان شۆڕشی کورد بە پیاوانی ئاینی دەستی پێکردیە شاعیر و ئەدیبی کورد بە پیاوانی ئاینی دەستیان پێ توراسی ئێمەیە شەرەف و کەرامەتی ئێمەن یعنی نالیە مەحویە بڕۆ هەموو شاعیرەکان بگری هەموو شۆڕشەکان بگرە سەقافەتی کوردی بگرە هەمووی بە ئاینەوە بوو ئەمە شانازی بەو تاریخەوە دەکەین تاریخی ئێمەیە باو باپیرانمان شانازی بە هەزاران مەلای 67کان دەکەن کە دەیانیان هەبووە جیرە بەس شانازی بەو خاین خۆفرۆشانە ناکەین کە گەنجی گوتدا دەماڵی لە هەستی نیشتیمانی بە ناوی دین مسیار و سیغە و متعە و نازانم ئەو تەعریب و ئەوەی جلک و ئەوانەیان کردیە نەفرەتیشیان لێ دەکەین هاوڕێیان ئەوە خاڵک لە خاڵەکان کە پاساوەکی زۆریان لۆ هیناوە شەرمەزاریان لە خۆیان تۆمار کرد نەیانتوانی ئیستیفادە لێ بکەن لە قازانجی باوەڕەکەیان بە جددیمە هین دەکرێت حزب بە دروشمێک ئەوە دەبی ئەو نقطەیە زۆر لای من یعنی ئەوە سیر بوو کە ئینسان تووشی غەڵەتێک دەبی کودەی قۆستەوە ئێستا یەکێتی ئەلەو هەڵوێستی موقفێکی باشیە بووە ئامن بە ئاشکرا دەڵێم چ دەڵێن خۆتان بڵێن پێش کۆنج گوتم 6 تیکتۆکسی لە بندە سەڵاتی خۆی گرت جێگای دەستخۆشیە ینی بە جددی پارتی نەک نەگرتێ تەمویلیان دەکا کورە ڤیتامینیان دەداتی درێ بڕۆ ئەو جوێنە بدەوە ناو خەڵک بەرحاڵ با زۆر نەچینە ناو ئەو خاڵانە خاڵی جەوهەری هاوڕێیان بەیان سەعاتێک لەمەوبەر پێم گوترا هەتا ئەوە ڕێککەوت ئەوە بکەم کاکە عەبدولەتیف لژنەکە 100% گەیشتە قەنەعەت ئەو دەنگە نەک تەزویر نییە وەگەواهی هەموو ئەو ژن و ئازان هەشتۆ کردیتیان هەڵە نەبم 15 نەبووە هەژنۆیەکە گەواهیان لە سەدایە کە فعلەن عەبدولەتیف جێچەڵی سکسی بە خەڵک کردیە جێچەڵی سکسی بەو ژنانە کردیە ئەو لیژنەیە گەیشتە قەنەعەت 100% کە تەزویر نییە هاوکات دەنگەکەیان داوەتە دوو کۆمپانیای ئەمریکی و ئەوڕۆپی 100% نەتیجە هاتیتەوە دەرێ دەنگی ئۆرجیناڵە دەنگەکەی عەبدولەتیف هیچ ژیری دەستکرد نییە بۆیە بڕیاری ئەوەل و ئەخیری چه ئیجراعاتێک لە زانکۆ دەدرێتن وەزیری خوێندنی باڵا ئارام حەمەمینە نازەم چێیە ئارام دەبی بڕیارەکە بدانی لیژنەکە دەرێت تاوانبارە ئەو کارە قێزەوەنەی کردیە ئێستا لەبەر دەستی ئارامیە ئارامی وەزیری خوێندنی باڵا کە گوتی ئەمە سڵ لە هیچ بڕیارێک ناکەین ئارام سیرت دەکەی بزانین چ بڕیارێک دەرەکەی بڕوا بکە یەک غەڵەت بکەی لەسەر ئەوەی دەتکەی نەگاڵتە جار ئەنی بە ڕاشکاوی دەڵێن ینی بڕواش ناکەم غەڵەتی وا بکە کاکە ئارام بە هیواشم بەڵام دڵنیابی چاومان لەسەرتە و ڕسوا دەبی لەبەر ئەوەی هیچ هەنجەتێک نییە کە سزای یەکەمین قۆناغ ئەوەیە لەسەری تەسبیت بووە ئیتر قۆناغی سکاڵا لە مەحکەمە سزن ئەوە شکەیە بەس گرنگ دەبی ئەو بڕیارانەی
لەسەر عەبدولەتیف دەرەچی 100% کە تاوانبارە و ئەو کارە قێزەوەنەی کردیە لە زانکۆ دەبی فەسڵ بکرێ لێ پێچینەوەی لەگەڵ بکرێتن من پێ دوێنێش گوتم لە زانکۆ پێرێ دووشەم ڕێیان نەدایە بستە ناو زانکۆ بەس ئێستاکە دەبی بڕیاری هەموو ئەو ئیجراتە فەسڵە یعنی هەرچی خراپە دەبی لەگەری بکرێ الحەق ئەوەی بە من گوترایە نەیەچێتی نەزانکۆ سلێمانی تەدەخولی ئەو لیژنەیان نەکردیە ڕێیاندا شتێکی باشیان کرد نمونەیەکی سەد قاتی باشتری مەسعود بارزانیان کرد لەسەر کە ئەو لەسەر مەلامەسەر کەیسی ئەو هەموو خەڵکە هاتە سەجادە برا ڕۆ مەسعود بە دوو شێری فەیسبووکی کورەخۆ لۆ قەپات کرد لۆ قەپات کرد برا ڕۆ سەدان کەس شکایەتی لێ کرد لە کەیسی حوسێنی گرچاڵی قەپاتیان کرد ئەو جارەی شتێکی باش بوو ئەوە بەشەکی ئەگەر دام و دەستگاکان بەڵام فشاری ئێوە هەڵوێستی سۆسیال میدیا جورئەتی ئەو خوشک و برایانەی کە پێرێ چوو بوو شکایەتیان کرد بوو هەر هەموو تێکەڵ چێژ بوو ئەو نەتیجەی لێ دەرچووە ئێستا قرار ئیمزاکە لەبەردەستی من نازانم لە پێی بڕیاری ئەوەی زانکۆ دەبی بەلای کەم فەسڵ بکرێ بدرێتە دادگا و هەموو ئیجراعەتەکی کەسێک وەربگیرێ ئەوە دەمینێتەوە ئەوە دەمینێتەوە گرنگ ئێستاکە بڕیاری لیژنە ئەگەر نەگۆڕێ چونکو ترسە چیوە هەیە پارتی ئیستیغلالی ئەو یاریەی بکە سەلەفیەکان لە خۆی ڕابچێشی بەشەشیان دیارە هەرچەندە من هەست پێ دەکەم کۆتایی عەبدولەتیف هاتیە عەبدولەتیف لە قۆناغی ڕابەرایەتی ئیسلامی سیاسی کۆتایی هات تەواو ڕەنگی یەکەشکەدا بندرێ ئەوەش ئەوەیە یعنی ئەوەش واردە بەڵام ئەگەر هەیە پارتی لە ڕێی ئەنجومەنی وەزیران لەبەر ئەوەی ئارام سەر بە ڕاستە سەربەیەکێتی بەڵام سەر بە ئەنجومەنی وەزیرانە مەسرۆر بارزانانی هەر خەلەلەکەبی ئەوەی ئەم بزانم تا ئێستا بڕاشکەن درۆتان لەگە ناکەم کەسش بەقەت من ئەزیەتی یەکێتی نەدایە لەو چالاکوانانە لە سەلالەزار هەتا لەسە تیرۆری هەولی تیرۆری چەند ڕۆژەی لاهور و پاڤل دەیان کەیسیکە من لە پێشی پێشەوە مەلە عەودەیش و بعدا ئیلا ئاخیری بەڵام ئەگەر پارتی تەدەخڵ نەکە قەزیەکە دەبی عەبدولەتیف زیندانیش بکرێت ئەو ئیجراعەتانەی هەیە دەبی زیندانیش بکرێت و ئەو شتەشی دڵخۆشکەرە لەو خەڵک من ئەڵێم قراری لیژنەکە ئەمن دەقیقم لەوەی ئەو بڕیارەیان دەرکردە خستیانە بەردەم وەزیری خوێندنی باڵا وەزیری خوێندنی باڵا بەس نایە ئیمزایەکە بکات و کارمەندە لە کناوان قسەی کۆتاییشمان زۆر بێشەڕەفیە ئەوڕۆ دەنجی ئەو کچەیان بڵاو کردەوە هاوڕێیان تکایە قسە قیەم و ئەخلاقتان هەبی من نازانم بە ناوێک بڵاو کرایتەوە نامەیە ڕکلامیشی لۆ بکەم هەندێک شێت خەبەر ئەمە دەیان خەبەر دەیان ڤیدیۆ نەک دەیان بەزیتر زۆر جار ڤیدیۆ شتمان لۆ دێ کە بڵاوکەینەوە بە ملیۆنان بینەری دەبی بەس ئینسان لە سەروی ئەوانەوە دەبی قیەم و ئەخلاقی هەبی قیەم و ئەخلاقی هەبی کە ڕۆحی ئینسانێک ئەگەر لەگە فکری من بگونجێ یان نەگونجێ ڕۆحی ئەو ئینسانە لە هەموو گرنگترا بەداخەوە دەنگیان بڵاو کردەوە چەند کەسێکی بێڕەوشت بەبێ ئەوەی دراسەی ئەو بکەن دە ڕۆژە ئەو دەنگە لەکنە من هەیە بڵاو نەکردەوە بڵاو نەکردەوە ینی بڕوا بکەن دێم قسە دەکەم لەبەر ئەوی پەیامی من ئەمن کە دژی عەبدولەتیفم هیچ کێشەم لەگە ماڵی عەبدولەتیف نییە ڕەفتارێکی قێزەوەنە ئەگەر ئەوانەی گوایە دژی عەبدولەتیفن وەچیوی جەریمەت دەکەن فەرقتان چییە کاچ خۆم خۆ ئێمە کێشەمان لەگە پارتیۆچێتی لەگە ڕەفتاریانە نەک لەگەر ئەوەیان بۆیە زۆر بێ ئەخلاقی بە ئەوڕۆ ئەو دەنگەی ئەو کچەتان بڵاو کردەوە یعنی کەس بیر لە ئایندەی ناکاتەوە هەرچەندە یعنی هەموو لایەکمان هەوڵماندایە و چاودێری دەکەین و بەڕاستی هەر کاتێک ئەو خوشکە بە ڕێزە من ئەوە لێرم پێویستی کرد هەموو هاریکاریەکی دەکەین و پێشمان دەکرێت ژیانی کەتە خەتەر ئەمە قسەی کۆتاییشم بەڕاستەوە زۆر گرنگە تکایە هەندێک جار فلیمی ڕوت لە قتەی ڕوتی کچی مناڵ ئی کوڕ و کچ بڵاو دەبتەوە تکایە غەدریان لێ مەکەن گروپی خەتەر هەن ئەو گروپانە کچ ڕوت دەکەنەوە نوقتە زوعفیان دەگرن دزیان پێ دەکەن تاوانیان پێ دەکەن تکایە دایک و باوکەکان یەکەم ئاگاتان لە ماڵ و مناڵەکانتان بێت زۆر گرنگە تکایە من ئەزانم چەند ڤیدیۆیەکم لەکنە لە ترسان ڕوتیان کردەوە کاری قێزەوەنیان پێکردیە غەدریان لێ دەکری ئەزیەتیان بدەن ناحەقیە ئەنی زۆڵمەکە کو ئێوە هەندە جار پارتی وێچێتی ئەزیەتتان دەدەن ناتان قسە بکەن ئەوانی ژوانە تێ ئاڵانە تکایە لەو گەنجانەی کورد تکایە لە دایک و باوکان پاراستن بەرنامەیەکی هەیە
ئەوەی ئەم بزانام زیاتر لە دەڤەری سەوزیشە لە دەڤەری خۆشی گەنجی لە قتەی سکسی ئەوانە دەگری ئەوە داخلی ناو گروپی دەکات زیاتریش لەوانەیە کە لە 13 لە بۆ 18 ئەو عمرەی دەباتن داخلی ناو گروپی پاراستن دەکات من ئەوە زانیاریە بەڵام دەزانم گروپی تریشەن ئیتر نازانم سەر بە پاراستن زانیاریە زانیارین ئەوانە کچ ڕوود دەکەنەوە پارێک خەیاڵی دزی پێ دەکەن لە ماڵی باوچی هەموو کەتنەشی پێ دەکەن غەدرە تکایە کەس ئەزیەتیان مەدا چۆن ئەو کوردایە زیدیانە داعشەکان ئەوەندە ئەزیەتی کچەکانیاندان دەستڕێژیان کردە سەر هاتنەوە بە هەلهەلە لە باوەشیان کردن لەبەرەوەی لە دەرەوەی ئیرادەی خۆیان بوو لە بێ شەڕەفیان نەبوو ئەو کارەیان کردیە تکایە ئێوەش ئەگە مناڵەکانتان کچتان کورتان کەتە ناو تەڵەیەکی ئەو مافیایە ئەلکترۆنیانە ئەزیەتیان مەدەن بە دوواچوون بکەن هەوڵ بدەن یعنی غەڵەتن مناڵن تێدەکەون ئاگاتان لە دایک و باوکە ئاگاتان لە مناڵەکانتان بی شەڕ بە یەک زۆری نییە بڕوا بکەن ئەو پارتی وێچێتیە یعنی دەست لە بۆ شەڕەف و ناموسی هەر مومان دەبن باڵ هەن بە تایبەتی مناڵان بە تایبەتی کچ ئەو هەنگاوی عەبدولەتیف هەنگاوەشی پۆزەتیفە بەس من 100 بارەی دەکەمەوە قسەی کۆتایی نییە هاوڕێیان من دقیقم بڕۆن بشپرسن ئەو لیژنەیە بڕیاری باشی دەرکردیە هەموو لەسەر چاومان لەسەر وەزیری خوێندنی باڵایە ئارام غەڵەتێک بکەی ئارام دەبیە بابەتی گەرما و گەرم لە سۆسیال میدیا سوپاسان دەکەم دەستخۆشیش لە هەموو لایەک دەکەم 100 بارەش دەکەمەوە